لە هەفتەی 19ەمی خولی نایەبی کوردستان دەربەندیخان لە یاریگای خۆی میوانداری یانەی قەڵاتزیی دەیەمی ڕیزبەندی کرد. دەربەندیخان بۆ خۆ بە دوورگرتن لە مەترسی دابەزین بۆ خولی پلەیەکی کوردستان پێویستی بە 3 خاڵی یاریەکە بوو. بەڵام بێ سوودبینی لە یاریگا و هاندەرانی خۆیان نەیانتوانی لە گێمی یەکەمدا تۆڕی گۆڵی یانەی میوان بەهەژێنن و ئەنجامی گێمی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هات. گێمی دووەمی یاری پێچەوانی چاوەڕوانیەکان یانەی میوان باشتر دەبینران و یاریزانانی خانە خۆیان ناچار کردبوو بۆ نیوە یاریگای خۆیان پاشەکشە بکەن. هەرچەندە قەڵاتزیە چەند دەرفەتێکی گۆڵی بۆ ڕەخسا، بەڵام لە هیچ کام لە هەوڵەکان سەرکەوتوو نەبوو. لە کۆتاییدا بە ئەنجامێکی خاوێن لە بەرژەوەندی یانەی میوان یاریەکە کۆتایی هات. بەداخەوە ئەمڕۆ لە یاریگای خۆمانە نەمانتوانی لە قەڵات زێبەرینەوە، یارێکی کراوە بوو، دفاعێکی باشیان کردنەوە دەخا لە ساحەکە زۆر باش وەسا، توانیان بەرگلێکی زۆر باش کرد. بەداخەوە ئێمە وەک پێویست نەبین ئەمڕۆ کۆمەڵی هۆکاری هەبوو، یەکێک لەوانە ئەم بەیانی ئێمە مهاجمەکەمان گەڕاوە بۆ ئێران، ئەچی هۆکارێکە نازانم ئەوەش تاسیری زۆر بوو. ئێمەم هەفتە ئیشمان لەسەر و مهاجمە کرد لە ڕاستیە، ئەمە بە یاریزانەکانی مەرکەزەکانی تر مهاجممان پڕ کردە، ئەوەش تاسیری بوو. ئێمە فرسەی گۆڵمان بۆ بوو بەس استیقلالمان نەکرد. دەستخۆشی لە یاریزانەکانەکەم هەرکێمەیان قورس کرد، مێ دەکەم ئینشەڵا یاریەکانی تر بتوانین تەعویزی ئەو غەڵەتانە بکەینەوە. هەمان ئێمە شەوتی دووەم بەڕاستی یاری چاکمان کرد، شەوتی دووەم دەبایە 5-6 دانە گۆڵمان کردبایە، قسمەت نەبوو. هەر ئەوەندێکە یەک خاڵشمان وەرگرت زۆر زۆر چاک بوو. ئینشەڵا کە خۆمان ئامادەکەین بۆ یاریەکانی دیکە و بۆ بازەکانی کە. بەم ئەنجامەش دەربەندیخان زیاتر لە دابەزین بۆ خولی پلەیەکی کوردستان نزیک بوویەوە و قەڵاتزیێش هەنگاوێک لەو مەترسیە دوورکەوتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.